دکتۆرە نەخۆش لە چ کاتێکا پێویستە سەردانی پزیشک بکات؟ بەڵێ ئەگەر نیشانەکانی هەبوو وەک ئازاری جومکە لە کاتی ئەگەر لە کاتی سەوفان بێ یان ئەگەر سەوفانی هەبێ لە کاتی ئیسراحەتە یان لە کاتی ناچالاکی لە کاتی ڕۆماتیزمە ئەوە ئازاری هەبێ یان ئاوسانی جومگەکانی هەبێ یان سووربنەوەی هەبێ لە کاتی ڕۆماتیزم جومگەکە سوورە بێتەوە یانیش ناڕەحەتی بۆ دروستکە لە کاتی ڕۆشتن ئەوە لە کاتی سەوفاندا ینی هەستەکە ناڕەحەتە یان جوڵەی تەواو نییە لەو کاتە پێویستە سەردانی دکتۆری پسپۆر بکە. زۆر باشە. دکتۆرە نەخۆشە ڕۆماتیزمەکان هیچ پەیوەندیەکان بە نەخۆشەکانی دڵەوە هەیە؟ بەڵێ زۆر جایانی پێشتریش کە باسمان کردمان بەشەکانی جستە شەگرێتەوە یەک لەوانە نەخۆشیەکانی دڵ زیاد دەکات ئەو نەخۆشیانی کەوا ڕۆماتیزمیان هەیە ئەگەری توشبوونی بە نەخۆشیەکانی دڵ زیاترە لەوەی کەوا ڕۆماتیزمیان نەبێت خۆی لەگەڵ بە ساڵە چوون لەگەڵ تەمەنە زیادە بێت نەخۆشی دڵ بەڵام ئەوەی ڕۆماتیزمی هەبێ ئەوە زۆر زیاترە بێت. زۆر چاکە. حەزەکەم بە چەند خاڵێک جیاوازیەکان باس بکەنەوە بۆ بینەران هی هەریەکە لە نەخۆشی سەوفان و هەوکردنی جومگەی ڕۆماتیزمی. بەڵێ وەکوتمان سەوفانە زۆری لە بەساڵە چوانە بێت بەڵام ڕۆماتیزم ئەکرێ لە تەمەنەکانی کەش بیدینین ڕقبوونی سبەینیانیان لە کاتی سەوفاندا لە نیو کاتژمێر کەمترە بەڵام لە کاتی ڕۆماتیزم لە نیو کاتژمێر زیاترە. لە کاتی ڕۆماتیزم ئەکرێت ینی بەشەکانی کە جستە بگرێتەوە وەکوتمان دڵ سیەکان چاوەکان بێ ئەوانە ئەگرێتەوە بەڵام لە کاتی سەوفان بەس جومکە ئەگرێتەوە. زۆر چاکە. دکتۆرە کام لەم دوو نەخۆشیە پەیوەندی بە بۆ ماوەوە هەیە یان بە مێژووی خێزانەوە؟ هەردووکیان تەسیری خۆیان هەیە بەڵام زیاتر نەخۆشیەکانی ڕۆماتیزم زیاتر وایە هەیە. زۆر چاکە. ئەی لە سەوفانە ئەو تەسیرە بۆچی هەیە؟ بەڵێ لە سەوفانیشە ئەو تەسیرە هەیە ینی بۆ مەثەلەن ئەگەر نەخۆشەکە لە دایکی هەبێ یان لە خوشەکانی هەبێ سەوفانیان هەبێت ئەوە لەوانەیە پێشوەختە توش بێ ئێمە خۆمان ئەلێ کە ئەچێتە بە ساڵە ئەچێت ینی کە ئەچێت لەگەڵ تەمەنایە بەڵام ئەگەر لە مەثەلەن دایکی هەبێ یان لە باوکی ئەوانەی هەبێت ئەگەری ئەوەی زۆرترەکەوە پێشوەختە توش بێت. زۆر چاکە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی